سپێدەی حوتی تشرینی یەکەمی 2023 باڵی سەربازی بزوتنەوەی حەماسی فەڵەستینی هێرشی ئاسمانی و وشکانی و دەریایی بەربڵاوی کردە سەر شارۆچکە جوولەکە نشین و سەربازگەکانی دەوروبەری کەرتی غەزە و لە ماوەی کاتژمێرێکدا 9 شارۆچکە و بارەگای فیرقەی سەربازیان کۆنتڕۆڵ کرد و زیانی گەورەی پێگەیاندن. هێرشە سەربازیە لە ناکاوەکە دەستگای هەواڵگیری ئیسرائیلی و ئەمریکی تووشی شۆک کرد، بەڵکو هێرشەکە کاریگەری کردە سەر شارەکانی قوڵایی قەوارەی زایۆنیستیش. لەوانە تەل ئەبیبی پایتەخت کەوتە بەر 150 موشک. لەو هێرشەدا سەدان کوژرا و بریندار و دەیان کوژراوی گەورە ئەفسەر و سەربازیان تێدایە. ئەوە جگە لە ژمارەیەکی بەرچاوی دیل و ڕفێنراو کە بەشێکی بەرچاویان سەربازین. بە کورتی قەوارەی زایۆنیستی لەم جەنگەدا زیانێکی گەورەتری لە گشت ئەو جەنگانەی 70 ساڵی ڕابردوو بەرکەوت کە لەگەڵ ڕژێمە عەرەبیەکاندا کردوویەتی. لەوانەش گرنگتر زیانێکی بۆ کوژ و کەمەرشکێنی بەورەی سوپای ئیسرائیل و جوولەکە شارۆچکە نشینەکان گەیاند. هۆکاری دروستبوونی ئەم جەنگە بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە، لەوانە بەردەوامی پەراوێزخستنی فەڵەستینیەکان، شکستی پرۆژەی ڕێکەوتنامەی ئۆسلۆی 1992، بەردەوامی حکوومەتی نەتانیاهۆی ڕاستڕەوی پەڕگیر لە دروستکردنی شارۆچکەکانیان لەسەر زەویەکانی فەڵەستین، گەماڕۆی ئابووری سەرکەرتی غەزە و بەردەوامی بە بەرچاوی کۆمەڵی نێودەوڵەتیەوە. ڕاستڕەوانی ئیسرائیلی هەستی فەڵەستینیەکان بریندار دەکەن لە مزگەوتی ئاقسای پیرۆزدا. ڕژێمە عەرەبیەکان هەوڵی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیان دەدەن لەگەڵ ئەو قەوارەیەدا و هیچ حیسابێک بۆ فەڵەستینیەکان ناکەن. چاودێران بڕوایان وایە کۆتایی ئەم جەنگە بەم شێوەیە دەبێت. ئیسرائیل خاوەنی چەکی وێرانکەرە و بۆی هەیە بۆ قەرەبووی شکستە سەربازیەکەی لە کەرتی غەزەدا چەندین قەسابخانەی خوێناوی دروست بکات. ئەوەش وا دەکات وڵاتانی عەرەبی و ئیسلامی جوڵەی دیبلۆماسی و بۆ ڕاگررتنی گوشار بۆ سەریدارەی بایدن دروست بکەن. ڕوتی یاساییکردنەوەی ڕژێمە عەرەبیەکان و ئیسرائیل لە مەودای نزیکدا ڕادەوەستێت. حکوومەتی نەتانیاهۆی فشەڵ و بێهێز شکست دەخوات و دەکەوێت، چونکە لە ئیسرائیلدا بۆ هۆی گەندەڵی و شکستی سەربازیەوە دەنگی ناڕەزایی بەرز دەبێتەوە. ئەوە سەرڕای ئەوەی ئیدارەی بایدن و لۆبی زایۆنیستی لە ئەمریکا بەبوونی نەتانیاهۆ ناڕازین و لە گۆڕانکاریەکانی ئەم دوایی دەستگای دادوەری تووڕەن. دوجاریش بزوتنەوەکانی حەماس و جیهادی ئیسلامی قسەی کۆتاییان دەبێت لەو جەنگەدا و هاوکێشەیەکی نوێ بەسەر ڕژێمی زایۆنیستیدا دەسەپێت.